زارۆکن کۆچبەر یەن پارێزگەهێن عێراقی لە کامپا بەحرکێ بە دیلانە عەرەبی و جلوبەرگن کوردی پێشوازی جەژنەخۆیە جیهانی دکەن. دەڤێ ڕۆژێدا زارۆک لە بیرە خۆتینن کی ئالیکاریە وان دکە و کی وان پشتگوه دکە. لە ڕۆژی جیهانی مناڵاندا دەمەوێت بڵێم کە دەمانەوێت حکوومەتی عێراقی هاوکاریمان بکە چونکە ئەوان بەس دێن و وێنەمان لەگەڵ دەگرن و دەڕۆن. ئەوەی یارمەتی ئێمە دەدات تەنیا حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە جلی کوردیمان لەبەر کردووە و دڵمان زۆر خۆشە و ئەمڕۆ ڕۆژی جیهانی منداڵانە و پیرۆزیەکەین و هیوادارین بگەڕێنەوە ماڵی خۆمان. زارۆک لەوێ کامپێ تەویک و ئەف دەمەکە لێ دمینن لێ هەر ئەو بەحسا ماڵی خۆ دکن و هێویا وەیەکێ دکن و دزووترین دەمدا ڤەگەرنە ماڵی خۆ. پێیان وتین داعشات ئێمەش ڕامان کرد ماڵەکەمان کاشی و سرامیک بوو ڕەنگی خانووەکەشمان پەمەیی بوو. بە هەلکەفتە ڕۆژە جیهانیە زارۆکان ڕێخستنە ئۆپن هانس هەوڵدا دلێڤان زارۆکە خۆش بکە ji ber vê yekê ahingek jwareldar xist lê ya diyar ewa ku yên mezin ji zarokan bêhtir kêfxweş bûne. ئێمە وەکو دەستگای خێرخواسی ئۆپن هاندز ئەوڕۆ بە ڕۆژی 1/6 کە ڕۆژی جیهانی منداڵانە هاتین یارمەتی دەستی یارمەتی بۆ منداڵەکان درێژکەین و بۆ هیوایەکە خەندەیەک لەسەر لێوی منداڵەکان دروست بکەین و هیوادارم دەستی یارمەتیمان بۆ بێت و تا بتوانین ئەو یارمەتیانەیانە بگەێنینە ئەو ئاوارانە. Divan çend salên dawî de hejmareka mezin ji zarokan bûne koçber û penaber. Eger netewin yekbûyî zanîbana ku wê rojekê ji rojan hejmara zarokên penaber û koçber ev qasî bilind bibe. Wê roja waya cîhanî kirbana rojekê ku ne zarok têde ne gerim bana û ne jî sar bana. Jiyana koçberê ya ku li ser zarokên koçber ferz bûye wa kiriye ku şûna xewna zaroka leyst ku ken bê xewna wa bibe veger ji bo mal û deverên wa. Rengîn şer û rûda û kampa Behrikê.